طبعا سپاسی هەموو ئەو بەڕێزانە شەکەم لەسەر ئاستی مەکتەبی سیاسی حزبەکان لەسەر ئاستی سەرۆکایەتی هەرێم لەسەر ئاستی سەرۆکایەتی حکوومەتی هەرێم و تەئجیل کراوە بۆ 2/8 بڕیاردان بووایە دوێنێ کە بڕیاری لێ بدرایەوە جەنابی قازیش بڕیارەکەی حاضر کرد و بەڵام دیارە لەبەر خەلەلێک بەرادەرانی تر کە سکاڵەکەیان تۆمار کرد بوو کێشەیەکیان دروست کرد بوو بۆ ئێمای ئەوەی کە هەفتەیە دواکەوێت تا ئەوانە شێکلا دڵیان مطمئن بێ کە ئێمە ئەو داوای کە حاضرمان کرد بۆ کەڕەتمان کردبووە یاسایی و دەستوری هیچ کێشێکی تیانە من طبعا وێڕای سوپاسکردنم بۆ سەرجەم ئەو بەڕێزانەی کە باسی ئەەکەم ئیمڕۆ کتانووساوێکی فەرمی ئەەکەم بۆ سەرجەم ئەو بەڕێزانە بۆی بۆ مێژوو بزانین جۆری پاڵپشتیان ئاتاکم چه ئاسێک ئەم نەزام لە ڕووی معنەویەوە تاچێکی کورد نەماوە لە چوارپارچەی کوردستان و لە هەموو دنیا پاڵپشتی و پشتگیری لە ئاڵای کوردستان نەکە ئەمە کەیسی ڕێبار تاڵەبانی نییە کەیسی ئاڵایە کەیسی هەموو کوردێکە لە هەر شوێنێکا بێ هەموو کوردستانیەکەش نەوەکم بەس کوردیە چکە زۆر لە نەتەوەی تورکمان و لە نەتەوەی عەرەبیش و لە مەسیحەکانیش ڕاستی زۆر سوپاسیان دەکەم کە پاڵپشتن و پارێزەری خۆیان ئامادە کردووە بۆ هەمان کەیس بەڵام ئەمە بەوە نەتەواو نابێت چکە ئەوە ئەوەی کە لای من گرنگە ئەم پەیامە ئەم نووسراوە ئەنێرم بۆ سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و مەکتەبی سیاسی سەرجەم حیزبەکان لەگەڵ نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراقەوان جهەتێکی بەرپرسیارن کە بە زووترین کات بێنە ناو کەیسەکە بە شێوازێکی زیاتر کردداری و